ئێمە پێش هەموو شتێک بە لە ساڵی 63ەوە تەمەنی من نییە بەڵام قسەمان بۆ دەگەرنەوە لە 63ەوە لە 64ەوە لەو کاتیوە خەڵکی ئەو لادەیانە بە تایبەتی بڵێن بناری قەندیلی لەو شەڕ و هاڵۆزیانەدا بوون بەهۆی ئەو شۆڕشانەوە بڵێن ئەو کاتێ حیزبی دموکراتی کوردستانی عێراق بڵێن پارتی دموکراتی کوردستانی لێبوو شۆڕشی ئەیلول بەناوبانگە لەو کاتیەوە ئێمە وەکو ئەو گوندانە لەژێر هەڕەشەی تیارەی عێراقیدا بووین بە تایبەتی و بە تیارە بە تۆ بە ئەنواع ئەشکار شت هێرشمان کراوەتە سەرێ ئینجا دەستیشمان لە وار و لادێ و زەراعەتی و مڵکایەتی خۆمان بەرنەداوە بە خوێنی خۆمان بە هەموو شتێکی خۆمان ئەنی خوێنمان داوە گیانمان بەخت کردووە لە پێناو ئەو خاک و نیشتیمانەی گوندەکانی بناری قەندیل لانکەی شۆڕشەکان بوون چەند حیزبی تێدا بوون بڵێن بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدا بوو حیزبی سۆشیالیستی کوردستانی تێدا بوو پاسۆکی تێدا بووە بڵێن حیزبی بڵێن پارتی دموکراتی کوردستانی تێدا بووە پاسۆکی تێدا بووە ئەوەی دی پارتی گەلی تێدا بووە حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆمەڵای تێدا بووە چریکی فیتایی تێدا بووە ئەوزار لە ساڵی 2000ەوە جەماعەتی پارتی کرێکاران هات هاوڵاتیانیش دەستبەرداری خاک و نیشتیمانی خۆیان نەبوون وەگرە هاوکار و هاوخەبات و پشتگیری شۆڕشەکانیان کردووە بە نان بە ئاو بە هەتاوەی نیە لە بەرەکانی جەنگدا هێزێکی سەردەوری هەشتا هۆش بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێکی دروست کرد بوو هێزی بەرگری میلیان پێدەگوت هێزی پشتگیری میلیان پێدەگوت کە هاوکات و هەم نان دەربوو هەم بەرچەک هەم بە نان و بە ئەوانە هاوکاری هێزی پێشمەرگیان دەکرد و ئەویان دەکرد بەڕاستی بڵێن واللهی لە ڕووی ئەوەیەوە ئەمن زۆر جار ینی بە تاکە شەقز بێت لە لای کۆمەڵە لە لای برادر دۆستی خۆم باسی ئەوەی دەکەم دەڵم میلەتی ئێمە تەنانەت نییە بەچیت سەرکەوتن بەدەستێنێ بەس یەکگرتن و یەکێتیکی نێتەوەی و ئەنی ئەو خاکە ڕاستە ئەنی کورد یەک نێتەوەی نێت ئەگە دابش کرابینیان دابش نەکرابین ئەمە حەقا کورد حسابی ئەوەی بکات نەتەوەیەتی خۆی و هاو زمانی خۆی و نیشتیمانی خۆی بپارێزێ چۆن بڵێم زمانی خۆی پاراستۆ کە لە پوری خۆی پاراستۆ نیشتیمانی خۆشی دەبێ بپارێزێ زیاتریشی بپارێزێ ئەو سنوور دەستکردانەی کە ئەوڕۆ دروستکراون بڵێن لەمێژە دروستکەون ئەوڕۆ نییە تێک شوێنراوە تا ڕادەیەکی تەماشا دەکەی خەبات و تێکۆشان لە هەچ بەشی کوردستان بەردەوامە ئەنی درێژە پێدەری ئەو ڕێکبازەینە کە شەیدەکانمان پێناویدا ڕۆیشتون و سەرکردەکانمان لە پێناویدا ڕۆیشتون ئەمە هەر قوربانیمان داوە قوربانیمان داوە هەر قوربانی ژێدەین تا دەگەین نەترۆپی ڕزگاری ئەنی لە پێنا چۆن ئەو وڵاتانە کیانی سەربەخۆی خۆیان هەیە ئێمەش نییە هەتا دەگەین ئەو ڕۆژەی نییە ئامادەینە قوربانی دەدەین و وازیش نایێنێ تا دڵ پێ خوێنمان لە لاشەداما بێت ئێمە وەکو گوندی سینەوەکە کشکاڵ تەماتەمان کردووە خیارمان کردووە باغمان هەیە بەڵام تۆپ تیارە لێمان ناگا پەرەوە هیچ بدەین دایم تۆپ تیارە لە سەرمانە تیاری تورکیای دێت منداڵەکان زۆر دەترسێن بۆ خۆشمان هەدەترسێن ژیانی ما هەموو بە کولەمەرگی و بە ترسەوە دەچێتە سەر دوژمنان وایان لێکردوین ناتوان یەگەلەوەی ساحەت دانیشین و بەی ساحەت هەستین ئێمە چەند بەردومان بکرین چەند تۆپ تیارەمان لەسەر بێت چەند لە سەرمان و چەند لە سەرمان دوێ ئێستاش دەست لە باغ و باغاتی خۆمان دەست لە ژیانی خۆمان هەڵناگرین دەست لە گوندەکانی خۆمان هەڵناگرین گوندەکانی خۆمان هەر ئاوەدان دەکەینەوە هەر پەرەی پێ دەدەین و هەر زیاتر لەسەری دەڕۆین پێیان بۆ ئانە هەیە دەست لە مڵکوڵاتی خۆی هەڵنەگرن خوا هەریەکە هەنجەلیش بە چه هات پێ هەر بەوە دەچین گوندی خۆمان چۆن ناکەین بۆ دوژمنان هەر ئاوەدان دەکەینەوە هەر چاوی ناحەزان کوێر دەکەین پێم ئەوێ بۆ حیزبەکان هەموو یەکگر بتوون یەک دەست بن بە ڕۆح بە جیان یەکتر بگرن چی دیکە دا و دەستەی وڵاتان نەبن چیکە خۆ بە وڵاتان نەفرۆشن خاکی خۆمان هەر خاکی خۆمانە نەیدەنە بێگانان یەکگرتن دەبێتە پەیام بۆ دوژمنان ناتوان زەفەرمان پێبەرن ناتوانن چی دیکە داگیرمان بکەن ناتوان چیکە کوشتارمان بکەن کورد ئەگە هەموو یەکگرت و یەک دەست بێت دوژمنانیش ناتوان زەفەرمان پێبەرن و تۆپ تیار دایم بێتە سەرمان پەرتووکی خۆت دەربێنە وریا بۆ مەیدڕێنە فیت و سێوی خوێنە ئەرگەی سرقەی بە ویشە ئەوە هیوا مەبەستە سمۆرەیە کاوڕێمە ناو پۆلیسدا پێمە زۆر وریا و چووکە خنجێ لەو ئێسک سووکە پێمان دەڵێ وریا بن لە دەرسان زۆر ئازابن هەجارەوە و بابێت چۆن فێرمان دەکرابێت بەلاشە چەند بچووکە هێندە کالە چاپووکە سپاس بە تواڕیان خۆشمان دێ و کچاومە